ڕێگری بگرین لە نەخۆشی کۆرۆنا. نەخۆشی کۆرۆنا ئەو کەسانی کە دێن بەڕێی قاچاغەوانە با خۆیان تەسمیکەن، تەسمیری حکومەتکەن، یعنی باشیانەکەنەوە چاچیانەکەنەوە، یان ڕێ ئەوە نییە بڵێ مەسەر وەڵا ئەیان کوژنیان شتی، ئەبێ دەمامک بەستین، ئەبێ دەست خۆمان پاکگرین، دەست خۆمان بشوێین، دەست لە دەمی چاویکترینەین، ماچی یەک نەکەین، ئەوەیە مەسەلەکە. بە شخصی خۆم کە لە ڕۆژهەڵاتەوە هاتووم لە مێژە لێرەم بۆ ئەو نەخۆشیە شتێکی شۆخی پێ ناکرێت و ینی وایە بنەماڵەی هەموو ئێمە هەموو خەڵکی و ڕۆژهەڵات ئێستا تێکەڵ بۆ من زۆر برادری خۆم ینی کەسی وای لەگەڵا بووە مامی مردووە، کەسی وای پوری مردووە، یعنی لە شارێکی بچووکە شۆخی پێ ناکرێت تکامەوەی لە هاوڵاتیان لێرەش خۆیان بپارێزن، وا بکەن کۆمەکی ئیدارە تەندروستیەکان بکەن. هەموو کە نەفەرەکەم کۆدیروج ئاواما بخۆم سەر بەرەو نەخۆشی دەما مەسەلەن دەچنە سەیدەلی ئەو کەمەمەنە نییە، کەمەمە نییە یان ساری استەغلال دەکەن، ئەوجا دەبێت شتەکە بێ وەکیلی جانێک بێ سەردەمە ئەو شتانە بکەن.